کاتێک منداڵ بووم کە ئیشەشی باشم دەکرد حەزم دەکرد کەسێک پاداشتم کات و خەڵاتێکم پێشکەش ئەوزێ ئێستا ئەو خەونە لە بۆ ئیدیتەرەکان بە خەڵاتێکی گرانبەها دەکەینە ڕاستی ڕاستە و خۆ تەلەفۆن لە بۆ ئەو ئیدیتەرانە دەکەین کە ئێستاکە لە تیر و کوشت ناویان دەردەچی سێ خڵاتی گرانبەها لە سێم ڕادستی پێ دەکەین کە کورسێکی ئەیجی هۆریزۆنە هەژ ڕەنجی تێدا بەردەستە یەکەمین ناو کە لۆی دەردەچی بزانین چێە بە ناوی بلو وان هێرت ئەوە ڕقەمەکەی لێ دەدەین ئەلۆ باشی جانیوان سەلامەت بی کچیە تو یعنی یەکەمین دیاری ئیدیتەرمان کچەک بوو پیرۆزە کورسیەکی ئەیجی هۆریزۆن دیاری ئاری گەیمینگە لە بۆ تو زۆر سپاس کاکاری خۆشحاڵ بووین پیرۆستانبی بەردەوامین وەرە دیاری دووەم ئەو جارەیان ئەکسبۆکسەک یا ئەڵڵاه بزانی لۆچیە ئەکسبۆکسەکی سیریەس ئس لە بۆ ئاری گەیمینگ ئST5 ئەکسبۆکسەک سیریەس ئس خۆشە هەستە چی خۆشە ها ئەکسبۆکس و کورسی و پلەیستیشن و بەس لە هەمووی میمتر ئەوەیانە ئەو پلەیستیشنەیە و ئاگدار بن ئەوانی ئیدیتەری نوێنە لۆمانجی داهاتوو بە هەمان شێوە دیاری گرانبەها بەردەوام دڵنیام لە دیار لایڤەکەی دانیشتی ڕاستە پیرۆزە بویە خاوەن ئەکسبۆکسێکی سیریەس ئس لە ئاری گەیمینگەوە چت هەیە کۆمنتێک دەستان خۆشبی زۆر مەمنون خۆشەویستن بەردەوام بن دیاریەکان بەردەوامە دیاری سێم و کۆتایی یا ئەڵڵا چییە ئەو بە شانسە کە بووە خاوەنی PS5 ئاری گەیمینگ 101 بووە خاوەنی PS5 سلیمی 1 تێرابایت دڵنیامەوەش ئێستا هەر لە دیار لایڤە باشی جانی من لە ئاری گەیمینگەوە تەلەفۆنن لە بۆ دەکەین لە دیار لایڤی دانیشتیان نا ئەوجا بڵێ کوڕەکەت پیرۆزە PS5 700,000 بردیتەوە لە ئاری گەیمینگ هەر کاتەچی ئەتو باوکی ئەوی دەستی کرد بە گریان تەبعاً پێی بڵێ ماندیبوونەکەی بە هەدەر نەڕۆی بێتە ئاری گەیمینگ وەک پاداشتێک لە ئەو ماندیبوونەی PS5 پێشکەش بکەیت لە خزمەتە خوا تەمەنی چەندە 11 ساڵ لە پۆلی شەشی سەرەتایی بووە خاوەنی PS5 لە ئاری گەیمینگەوە پیرۆزە چەپرێک یەک لایتینجی لە دەستە مشکلێنە پیرۆزە دەستەکانت خۆش هاتینە کۆتایی ڤیدیۆکەمان ئەوانی ئیدیتەر نینە دەتوانن دەست بە ئیدیتکەن دیاریەکان بەردەوامن لە ئاری گەیمینگەوە و ئەو وعدەش دەدەم هەر ئیدیتەرێکی ئاری گەیمینگ پاشی ماوەکی دیکە هیچ کەسێک نامینێ PS5 یان ئەکسبۆکسێکی لە ناو ماڵ نەبێت خۆشەویستن بەخێر بێن لە بۆ ئاری گەیمینگ